بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. بینەرانی خۆشەویست، لە حەڵقەی دووەمی ڕۆژووی مانگی ڕەمەزان یا ئەحکامەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزان هاتمەوە خزمەتی بەڕێستان. ئەمڕۆ ئینشاء الله تعالى باسی فەزڵی ڕۆژوو گرتن ئەکەین ئینشاء الله تعالى. لەوانەیە ئەم حەڵقە و حەڵقەی داهاتووش هەر باسی ئەم بابەتە بکەین. ڕۆژووی مانگی ڕەمەزان فەزڵی یان ڕۆژوو بەعام بەگشتی فەزڵی زۆر گەورەیە لای خوای پەروەردگار، چونکە خوای پەروەردگار ئەیداتە پاڵی خۆی لەبەر پیرۆزی و گەورەی و قەدری ڕۆژوو. خوای تعالی ئەیداتە پاڵی خۆی. لە حەدیثی ئەبو هورەیرە هاتووە کە لە بوخاری و مسلمە تەخریج کراوە، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ: كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. أفرمي همو عملكاني بني آدم بو خويتي إلا ڕۆژوو نەبێ ئەوە بۆ منە و من خۆم پاداشتی ئەدەمەوە. لە ڕیوایەتێکی تری طبعا ئیمامی مسلمە لە ڕیوایەتێکی تریە ئەفەرمێ: كل عمل ابن آدم يضاعف الحسنة عشر أمثالها إلى 700 ضعف. پێغەمبەر ئەفەرمێ صلى الله عليه وسلم ئەفەرمێ هەموو عملەکانی ئینسان لە دەقاتەوە بۆ 700 قاتە، يعني پاداشتەکەی. قال الله عز وجل إلا الصوم. خوای پەروەردگار فەرمووی إلا ڕۆژوو نەبێ فإنه لي ئەوەهی منە بۆ منە وأنا أجزي به خۆم پاداشتی ئەدەمەوە. يعني مەبەستی ئەوەیە کە دیاریکراو نییە لە دەقاتەوە تا 700 قات، يعني دیاریکراو نییە لەو حەدەیە، بەڵکو خوای تعالی ئەفەرمێ بۆ منە و من خۆم پاداشتی ئەدەمەوە. يعني پاداشتەکەی لەوە زیاترە. إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. ڕۆژوو قمەی سەبرە، بۆیە صابرین لەلای خوای تعالی پاداشتەکان بێحیسابە. يدع شهوته وطعامه من أجلي. يعني ئەو کەسەی کە ڕۆژوو ئەگرێ خواردن و خواردنەوە شەهوەت و ئارەزۆکانی واز لێ ئەهێنێ لەبەر خاتری من، بۆیە من خۆم پاداشتی ئەدەمەوە. جا زانایان دەربارەی ئەوەی کە ئەفەرمێ ڕۆژوو بۆ منە ئەفەرمن لە تەفسیری ئەوەیە ئەفەرمن چونکە ڕیایەتیان نییە. ڕۆژوو عیبادەتێک نییە ڕیا بێ، سبحان الله. يعني لە ڕۆژوو ڕیا نییە، چونکە کابرا ئەتوانێت ئەگەر مەبەستی ڕیا بێ ئەتوانێت لە ماڵەوە نان بخوا دوای دەرچێت بڵێ دەرچێت لە ماڵ بڵێ من بە ڕۆژوم. بۆیە ڕیا لە ڕۆژوە نییە، لەبەرەوە تەنیا بە خوای پەروەردگارە. هەندێکی تر لە زانایان من ئەفەرمن لەبەر ئەوەی خوای پەروەردگار خۆی ئەزانێ چەندێ پاداش دەداتەوە لەسەری ڕۆژوو، بۆیە ئەفەرمێ ڕۆژوو هی منە و تایبەتە بە منەوە. هەندێکی تر فەرمویانە لەبەر ئەوە خوا ئەفەرمێ ڕۆژوو بۆ منە چونکە خۆشەویستترین عیبادات لای خوای پەروەردگار ڕۆژووە. خۆشەویستترین عیبادات لای خوای پەروەردگار ڕۆژووە. هەر لەبەرەوە خوای تعالی ئەیداتە پاڵی خۆی، وەکو چۆن کەعبەی داوەتە پاڵی خۆی ئەفەرمێ بەیت اللهە کەعبە. ئیخۆ خوا ماڵی نییە، بەس کەعبەی کردوتە بەیت الله، ماڵی خوا. یا ناقەکەی پێغەمبەر ساڵح ئەفەرمێ ناقەت الله، تەشریفەن خوای پەروەردگار ئەیداتە پاڵی خۆی. و هەندێکی تر لە زانایان وتویانە مەبەست ئەوەیە لەم الصوم لي، يعني هیچ هەرچی عیبادەت هەیە بۆ غەیری خوش کراوە، نوێژ عیبادەتەکانی تر بۆ غەیری خوش کراوە، بەس ڕۆژوو نەبێت تەنیا بۆ خوای پەروەردگار ئەنجام درراوە. بەس ڕۆژوو نەبێ تەنها بۆ خوای پەروەردگار ئەنجام درراوە. ڕۆژوو گەورەترین کردەوەکانە لای خوای پەروەردگار، لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو حەدیثەی ئەبی ئومامەی باهلیە فەرمووی کاتی ئەبوو ئومامە پرسیاری لێ کرد، فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەمرم پێ بکە بەکارێک سوودم پێ بگەیەنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو عەلەیکە بالصوم، فەرمووی ڕۆژوو بگرە، فإنه لا مثل له، چونکە ڕۆژوو وێنەی نییە، هیچ عیبادەتێک وەکو ڕۆژوو گەورە نییە. ئەمە ئیمامی ئەحمەد و نەسائی ڕیوایەتیان کردو و شێخ ئەلبانیش تصحیحی کردووە. هەروەها ڕۆژوو خۆشەویستەکانم قەڵغانە
ئینسان ئەپارێزێ لە شەهوات لە ئارەزۆ پیسەکان و لەو لاشەوە ئەتپارێزێ لە ڕۆژی قیامەتە لە ئاگری جەهەنم. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە و ئەبوو هورەیرە لە پێغەمبەری خواوە بۆمانی باسەکە ئەفەرمێ الصيام جنة فلا يرفث ولا يجهل وإن امرؤ قاتله أو شاتمه فليقل إني صائم إني صائم. ئەفەرمێ ڕۆژوو قەڵغانە، ڕۆژوو قەڵغانە. ئەگەر ئینسان بە ڕۆژوو بوو بە قسەی خراپ نەکە، کردداری خراپ نەکە، حتا تەنانەت ئەگەر یەکێ جوێنی پێدا یا جەنگا لەگەڵ یا ئەم وەڵامی جوێنەکەی نەداتەوە و بەدەستیش نەجەنگێ لەگەڵ یا بڵێ من هام بە ڕۆژوو هام بە ڕۆژوو. لە حەدیثی ترە پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدیثەکە هەر ئەبوو هورەیرە ئیگەڕێتەوە و ئیمامی ئەحمەد تەخریجەکە و ئەلبانیش ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ حەسەنە، ئەفەرمێ الصيام جنة وحصن حصين من النار. ئەفەرمێ بەڕاستی ڕۆژوو قەڵغانە، قەڵایەکی گەورەی پتەوە لە ئاگری جەهەنم. لە حەدیثەکەی ئیمامی بوخاریە و هەروەها ئیمامی نەسائیە کە ئەلبانیش ئەفەرمێ صحیحە لە عوثمانی بنی ئەبی العاصەوە ئەیگەڕنەوە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی الصيام جنة من النار كجنة أحدكم من القتال. فەرمووی ڕۆژوو قەڵغانە لە ئاگری جەهەنم وەکو چۆن هەر یەکێک لە ئێوە قەڵغان بەکاردێنێ لە کاتی شەڕا، لە کاتی شەڕە شمشێرە قەڵغانێک ئەکا بەدەستی بەو دەسەکەیترەوە شمشێرەکەی بەم دەسەکەیترەوە، بەم دەسەی قەڵغانەکە شمشێری بەرامبەر لە خۆی یعنی خۆی ئەپارێزێ بەو قەڵغانە لە شمشێری بەرامبەر و بەم دەسەکەی تریشی شەڕە شمشێرەکە بۆکو ئەوە وایە. هەروەها ئەبوو سەعیدی خودری ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک یەک ڕۆژ بە ڕۆژوو بێ لە پێناوی خوایە من صام يوما في سبيل الله بعد الله وجهه عن النار 70 خريفا. هەر کەسێ یەک ڕۆژ لەبەر خاتری خوا بە ڕۆژوو بێ، یەک ڕۆژ لەبەر خاتری خوا بە ڕۆژوو بێ، خوای تەعالا حەوت یان هەفتا ساڵ خوای پەروەردگار دەمچاوی ئەو کەسە لە ئاگری جەهەنم ئەپارێزێ. هەفتا ساڵ. ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە کەوابوو ئەبێ ئینسان یعنی بە تەسەووری خۆت بیری لێ بکەرەوە چەند یەک سوود لە ڕۆژوو وەربگرێ، یعنی بۆ قیامەتی و بۆ دنیاشی یعنی بەڕاستی زۆر بەسوودە. ئینسان ئەپارێزێ لە شەهوەت و لە ئارەزووی خراپ، ئینسان فێری سەبرەکە، ئینسان فێری ئەخلاق و ڕەوشتی جوانەکە، ئینسان بە ڕەحمەکە بەرامبەر بە نەداران و کەم دەستان. زۆر بەسوودە زۆر. لە حەدیثی تریشە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک یەک ڕۆژ بە ڕۆژوو بێ لە پێناوی خوایە لە بەینی ئەو ئاگری جەهەنەما خوای تەعالا چاڵێک دروستەکە وەکو بەینی ئاسمان و زەوی. لە ڕیوایەتی ترە هاتووە وەکو یەک ساڵ ڕێ بکەی ئەوەندە ئەو چاڵە لە بەینی تۆ و لە بەینی ئاگری جەهەنەما خوای تەعالا دروستەکە. یعنی بە کوردیەکەی ئەو کەسە نەک ناچێتە جەهەنەمە بەڵکو زۆر دووریشە بێ لە جەهەنم. هەروەها خۆشەویستەکانم ڕۆژووی مانگی یان ڕۆژوو بەعام و ڕۆژووی مانگی ڕەمەزان بە تایبەتی ئینسان ئەپارێزێت یان ئەبێتە شەفاعەت بۆ ئینسان لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ الصيام والقرآن يشفعان للعبد. ڕۆژوو قورآن شەفاعەت یان تکا بۆ ئینسانەکەن لە ڕۆژی قیامەتە. ڕۆژوو ئەڵێ پەروەردگار ربي إني منعته الطعام والشراب بالنهار فشفعني فيه، وقرآنش ئەڵێ ربي منعته النوم بالليل فشفعني فيه فيشفعان. ڕۆژوو ئەڵێ خوایە من ئێمە منعم کرد لە خواردنەوە و شەهوەت بە ڕۆژە، خوایە من بکە شەفاعەت بکە تکاکار. و هەروەها قورآنیش ئەڵێ خوایە من منعم کرد لە خەوتن، شەو هەڵەسا شەو نوێژی ئەکرد و قورآنی خوێنا، من بکەرە شەفاعەت، خوای تەعالا ئەیان کا بە شەفاعەت بۆ ئینسان.
ئەمە هەندێک لە فەزڵەکانی ڕۆژوو بووە ئینشاء الله لە حەڵقەی داهاتووشە هەندێکی تر لە فەزڵەکانی ڕۆژوو بۆ جەنابتان باسەکەین هیوادارم ئینشاء الله ئیسفادەتان کردبێ خوای پەروەردگار بخاتن ناوجوانەکانی خۆی ڕۆژوو تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبول بکە ئامین والسلام عليكم ورحمة الله وبركاته